زۆر سپاس بۆ دەزگای مرۆیی مام کەوا باش لە دەستکێش و ماسک و کیتی کۆرۆنایان بۆ هێناین بۆ بەڕێبەرایی تەندروستی دەربەندیخان و لەم کاتەدا بەڕاستی ئێمە زۆر پێویستمان بە تایبەتی بەدلەی خۆپارێزی کەوا زۆر پێویستمان و زۆر سوپاسیانەکەین هیواداری نمونەیان زۆر بێ و پێشتری چەند جار هاوکاریان کردین بۆ سوپاسیانەکەین و هیوادارین بەردەوام بن و هەمیشە لە خزمەتی شارەکەون بۆ ئێمەش زۆر سوپاسیانەکەین وەک بەڕێوەبەرەتی تەندروستی دەربەندیخان. بەناوی ناوەندی تەندروستی قەزای سەیدسادق بەگشتی و نەخۆشخانەی شێژەکە بە تایبەتی زۆر سوپاسی دەزگای مرۆیی مام کە برێک پێداویستی خۆپارێزی بەوە بەشی کۆرانی خۆشمان گەیان دەستمان بە سوپاسەوە شتەکان ئەمڕۆ وەرمان گرت ئێمە لێرەوە بەڵێ نەدەین بە هەموو هاوڵاتیانی شاری خۆشەویستی سێساغ دەوروبەری لە ڕێگەی ئەو پێداویستیانەوە کە بە دەستمان گەشتەوە ئێمە بتوانین خزمەتی زیاتری هاوڵاتیان بکەین و لێرەوە بەڕێن دووبارە ئەکەینەوە هەچیمان پێ بکرێ بۆ خزمەتی کەرتی تەندروستی و بەگشتی و نەخۆشانی کۆرۆنا بە تایبەتی لێرە ئێمە لە خزمەتی جەنابیانە دەبین.